لە سلێمانیەوە بە مینی پاسێک ڕۆشن بۆ بەغدا تا خۆیان ڕاستیەکان لە زاری بەرپرسانی عێراقەوە بزان و چی دیکە چاوەڕێی وەفدەکانی هەرێمیان نەکرد تا بەدەستی بەتاڵەوە بگەڕێنەوە و لە بەرپرسانی بەغدا هۆکاری شکستی دانووسانەکان بزانن. مامۆستایانی ناڕازی دەڵێن بەرپرسانی بەغدا پێیان وتون ئەوە وەفدی هەرێم بووە چەند ساڵە دەستیان پێدەکەن و هۆکار بوون بۆ ئەم دۆخەی ئێستا موچەخۆرانی هەرێمی تێکەوتووە. وڵا بێگومان خەتاکە بە دڵنیاییەوە خەتا لایەن وەفدی کوردیەوە، یعنی گومانتان لەوە نەبێ، ینی خەڵکی کوردستان بە هەمووی باش بزانێت لەوە دڵنیا بێ. ئێمە دڵنیا بووینەتەوە ئەم برادرانە بە هیچ شێوە ڕازگۆنین، نێتیان پاک نییە بەڕاستی و نایانەوێت بابەتی مەلەفی نەوت و خاڵە سنوورەکان تەسنیم بەبەغا بکرێت بە هیچ شێوەیە ڕازگۆنین. بەس ئێمە دڵنیا بووینەوە لەوەی کە بە پێچوان و لایەنی عێراقی با بڵێن ئەو کەسایەتەکان و لایەنەکان زایدەن سەرۆکی پەرلەمان و جێگری سەرۆک و ئەمار حەکیموک و کوت لە بەهێزەکانی ناو پەرلەمان هەموویمان بینی، یعنی کە زۆرنی پەرلەمانتاران با بڵێن لای ئەوانە کۆکن لە سەرمانە، ینی هاوڕان هاو هەڵوێستن هاو سۆزن، ینی لەگەڵ خەڵکی شەقام لەگەڵ خەڵکی ناڕازی لەگەڵ خەڵکی مافکرا و بەڕاستی هیوادارین ئەم جارەیان بۆ ینی کۆتا جارێ بتوانن بگەنە خاڵی ڕێکوتن. ئەگەر نا پێمان وابێت دەنگۆ هەیە پێچەی تر ئەو کاتە لەوانەیە هێز عێراقیەکان هەتا بەسەر و کۆماریشەوە لەوانێ بۆ چوونی وابێت لەو ئەچێ بژاردەی کە بەکاربێنن. دەنگۆیەکی وا هەیە لە ناو پەرلەمانتاران و لەلایەن حکوومەتی عێراقیەوە هیوادارین نەگاتە ئەوە. مامۆستانی ناڕازی لە بەغدا لەگەڵ زۆربەی بەرپرسان کۆبوونەوە. ئەندامانی ئەنجومەنی مامۆستانی ناڕازی دەڵێن بەرپرسانی بەغدا بەڵێنیان پێداون بە دوواداچوون بۆ داواکاریەکانیان بکەن و دڵنیاییشان داوە ئەوان چەند ساڵە پێچەوانەی دەستور موچەی هەرێم دەنێرن و برسیکردنی هاوڵاتیانی هەرێم لە ئەستۆی هەرێمە نەک بەغدا. خۆشبەختانە لە دیدارەکانە لەگەڵ بەڕێز دکتۆر بەرهەم سەرۆکۆماری عێراق دانیشتین و سەردانی بەڕێز عەمار حەکیممان کرد، هەر لەوێش گفتوگویەکی تەواومان کرد و دوایی هاتینە پەرلەمان لەگەڵ سەرۆکی پەرلەمان محەممەد حەلبوسی و جێگری یەکەمی سەرۆکی پەرلەمان حەسەمەد کەعبی و بڕیاردەری دارای عێراق و ئەنجومەنەکانی با بڵێن خوێندنی باڵا و پەروەردە ئەمە ئەو کەس زۆربەی زۆری ئێتلافەکە لە سەرەتای دانیشتەکانمانە باسمان لەوا کرد کە بەڕاستی ساردی و سەسی ئێوەیە کە لەگەڵ هەرێمی کوردستان ڕێک ناکەون وەفد لە هەرێمی کوردستانەوەیەت بۆچی ئێوەوان هەندێک لەم شتانە. بەڵام دوای گفتوگۆ دەرکەوت کە وەفدی کوردستان هەندێک جار بەڵێنێکی گەورە ئەدا و بۆ جێبەجێ ناکرێ لە بەڵێنەکە پەشیمانە بێتەوە. ئێمڕۆ ئەڵێ باشە بەسەر چاو ئەوە ئیمزای لەسەرەکەن دوایی کە وەفدەکە ئەگەڕێتەوە لێرە قسەی تریان پێوترێت لەوە پەشیمانە بنەوە. یعنی بەڕاستی تەوهینی وەفدی هەرێمی کوردستان ئەکرا بەوەی لەسەر بەڵێنەکانی خۆیان نین. بەڵێ خۆشبەختانە ئەتوانم بڵێم لە هەموو وەفدەکان باشتر بوو چوونی ئەم بە ئەو بەڕێزانەی کە لەگەڵا بووین. ئەتوانم بڵێم لە هەموو وەفدەکان، چونکە ئەوەی کە ئێمە ڕۆیشتوین بۆ خۆمان نەڕۆیشتوین. بەپێی زانیاریەکان بەرپرسانی بەغدا ڕاشیان گەیاندووە ئەگەر دانووسانەکانی ئەم جارەی هەرێم و بەغدا ئەنجامی نەبێت ئەوان کۆتایی بەم ڕێگەیە دەهێن و چی دیکە کات بە دانیشتنەوە ناکوژن لەگەڵ هەرێم. بۆ چارەسەرکردنی کێشەکان عێراق بژاردەی دیکە بەرامبەر هەرێم بەکار دەهێنێت. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی. هەرێمی کوردستانیان گەیاندووە بەو لایەنە سیاسیانە